فەرامۆش ئیبراهیم گەنجێکی تەمەن 27 ساڵە چەند ڕۆژێکە نەشتەرگەری چاندنی مۆخی ئێسکی لە سلێمانی با سەرکەوتووی بۆ ئەنجام درراوە. ئەم پێشتر بۆ هەمان نەشتەرگەری سەردانی وڵاتی ئەڵمانیای کردبوو، بەڵام بەهۆی زۆری تێچووی نەشتەرگەریەکە گەڕایەوە و لە سەنتەری چاندنی مۆخی ئێسک لە سلێمانی بەبێ بەرامبەر نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام درا. چوون بۆ ئەڵمانیا لە وڵاتی ئەڵمانیا بووم، بەڵام چارەسەرەکان یەکشتن لێرەیان لە ئەڵمانیا یان لە هەر وڵاتێکی تر بێ هەموو یەک چارەسەرە. ئێرە باشترین چارەسەرە. بەڵێ هەمان چارەسەرە، بەڵام تێچۆکەی زۆر زیاترە لێرە. تێچۆکەی 3 قات 4 قات بەرامبەر ئێرەیە. ئێرە هیچ مەسرفێکت ناڕوە خۆت. ئەنجامدانی 100 نەشتەرگەری بوو بە ڕەمزێک بۆ سەنتەری چاندنەوەی مۆخی ئێسک لە سلێمانی کە لەو ڕێژەیە لە سەدا 86 سەرکەوتوو بووە. تێچووی ئەو نەشتەرگەریانە لە دەرەوەی هەرێم زیاتر لە 4 ملیۆن دۆلارە. چاندنەوەی مۆخەوەیە کە ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجە دەبن دوو شێوەمانەیە، شێوەیەکیان لە خوشک و براکانی ئەو نەخۆشە هەڵدەستین بە وەرگرتنی مۆخ لە خوشکێک یا برا کە مطابقە لەگەڵی ئەو مۆخە هەڵدەگیرێت لە شوێنێکی تایبەت، پاشان نەخۆشەکە ئامادە دەکرێت، مۆخی نەخۆشەکە لە جسمی هەمووی لا دەبرێت، هیچ مەناعەیەکی نامێنێت. مۆخی خوشک یا براکەی دەخینەوە ناوی. سیفاتی مۆخی سوور ئەوەیە کە دەچێتە ئەو شوێنانی کە تایبەتە بە مۆخی سوور، لەوێ دەچێنرێتەوە و دەست دەگا بە دروستکردنەوەی خڕۆکەی سپی و سوور و خەپلەکانی خوێن. وەزیری تەندروستی لە مەراسیمی نەشتەرگەری ژمارە 100 سەنتەرەکەدا خۆشحاڵی خۆی دەربڕی کە هەوڵەکانی ساڵانی ڕابردووان بە فیڕۆ نەچووە و سەنتەرەکە توانیوێتی ژمارەی ئەنجامدانی نەشتەرگەری بگێنێتە دوو هێندەی سەنتەرە پێشکەوتوەکانی وڵاتانی دراوسێ و ناوچەکە. من هەر جارێک دێم بۆ خەستەخانەی هیوا ئەبینم گۆڕانکاری تایە، ئەبینم پلان هەیە، ئەبینم دیت هەیە بۆ ڤیژن هەیە بۆ ئایندە. بۆیە من سوپاسی بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی هیوا دەکەم، سوپاسی دکتۆر دۆستی و دکتۆرەکانی هاوڕێی و کارمەندەکان دەکەم. بەڕاستی جێی خۆیەتی کە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی شانازی بەم نەخۆشخانەیە بکات. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 1000 نەخۆش پێویستیان بە نەشتەرگەری چاندنەوەی مۆخەیە. تێچووی هەر نەخۆشێک لە دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 50,000 دۆلارە، بەڵام لە سەنتەری چاندنەوەی مۆخی ئێسک لە سلێمانی تەنها 20 ملیۆن دیناری تێدەچێت و ئەو پارەیەش لەسەر بودجەی حکومەت و سندوقی هاوکاری شێرپەنجە دابین دەکرێت. لە پلانی سەنتەرەکەدا هەیە ساڵی داهاتوو ژمارەی نەشتەرگەری چاندنەوەی مۆخی ئێسک بۆ 300 نەشتەرگەری بەرز بکاتەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.